کاتی ئەمە بیر لە شتانێکی گشتی دەکەینەوە ئەوەی کە گشتیە فعلەن جورەتی دەبێت کە ئێمە ئەوەی شخصی خۆمانە بیدەن بەوەی کە گشتیە چونکە ڕاتین فێر کراوین هەرچی گشتیە بیکەینە هیچ شخصی خۆمان وان وڵاتە بۆیە وێران بۆ چونکە بەردەوام ئیشکراوە بەردەوام هاوکێشەکەوە بۆ ئەوەی گشتیە چۆن شخصیکەینەوە ئەوەی هیچ شتە گشتیەکانم وڵاتیش بەوەی کە گشتیاوەدان دەبێتەوە ینی ئەوەی کە گشتیە بەڕاستی ئەوە ماڵی هەمومانە ئیتر مزگەوت بێ مەکتەب بێ سنتەرێکی ڕۆشنبیری بێ پارکێک بێت ئەو پارکە ماڵی هەمووانە فلانە فیسارە ئەمانە ماڵە گشتیەکانن ئێمە ماڵە گشتیە لە کورد پێویستی بە ماڵە گشتیە ئێمە ماڵە بەل لە هەموو شتێکە ماڵە گشتیەمان وێران کرد و ئەو ماڵە گشتیە ئینتیمایەکی گشتی دروست دەکات ئەو ماڵە گشتیە وا دەکات کە ئینتیمای خێڵەکی و ئایلی و خوێنی و ئەمانە بگوازێتەوە بۆ جۆرێکی تر لە پەیوەندی تۆ ئینتیما دەکەی بۆ شتێکی تر و مەیلت هەیە خۆت بە لە پەیوەندیای بە شتێکی ترەوە کە خوێنی و ڕەشڵەکی و فلانی و ئەمانە نییە شتێکی گشتیە لەبەرەوە من هەست دەکەم لەبەرەوە هەروە هاتوین ئەوەی کە گشتیە شخصیکەینەوە ئێمە هەرگیز قورسە لە لامان قورسە لە لامان ئەوەی شخصیە گشتی بکەینەوە وا دەزانینەوەی شخصیە گشتی بکەینەوە بە زایە دەڕەوە وا دەزانینەوەی شخصیە گشتی بکەینەوە لە برسا دەمرین ئەمە تابان کاتێک کە ئەمە نەمایتر کۆمەلگا و بێتاقەتت دەکات تۆ نازانێت ئەو خەڵکە یەکتری بێتاقەت دەکەن چونکە کەس لە کەس چاوەڕێ ناکە هیچی لە چاوەڕێ ناکە و ئەمە لەلایەکی ترەوە من ئەمەی کە دەیکەم ڕەبتی بەو مەبداوە هەیە کە دەبێت فعلەن ئەم مەبدا بکەوێتەوە کار بۆەوەی ئەوەی کە بەهۆی ئەوەوە کە ئەوەی گشتیە شخصی کراوەتەوە کاول بووە وێران بووە سەر لە نوێ چی بکەین بینایکەینەوە بەچی بینا دەکرێتەوە یەکەم جار تۆ دەبێ مەستەد لا دروست بێت هەست بەرامبەر ئەوەی کە گشتیە فەلسەفە یەکێک لەو شتانی کە فەلسەفە لە لامان زیندوو دەکاتەوە ئەوەیە کە ئێمە لەو مەیلە شخصی و دەرەکیانە تێپەڕین بەرەو مەیلە کولیەکان ئەوەی کە کولیە مەکتەبەکانمان بۆ وێرانە لەبەرەوەی فعلەن ئێمە لە ڕێگەی مەکتەبەوە مامۆسایەک لە مەکتەبە لە جیاتی ئەوەی شخصیە گشتی بکاتەوەی گشتی شخصی دەکاتەوە هەر لێرەشەوە دەزانێت تەنها بۆ ئەوە لەوەیە مەعاشەکە وەرگری لە کاتێکە ئەسەن مەعاشەکەی بۆیە پێدەدرێ بۆ ئەوەی شتێکی تر هەیە بیکات ینی مەعاشەکە بۆ باشە تۆ مەعاشەکەت بۆ چیە بۆ ئەوەیە بژی تا شتێکی تر هەیە بیکەیت نەک شتێکەیە با بیکەم بۆ ئەوەی بژین ئەمانە هەمووی دەبێ هەڵگەڕێتەوە دەبێ ئەم دنیاە کە ئێمە دروستمان کردووە ئەم وێرانەیە کە دروستمان کردووە کە تایە بێزاری فعلەن دەبێ هەڵگەڕێتەوە ینی سەرا خوار ئێمە دامەنەوە بەچی هەڵدەگەڕێتەوە بەوەڵ دەگەڕێتەوە دەبێ ئەوەی کە ئەو وشیاریە دروست ببێ بەوەی کە گشتیە نەک بەوەی کە شخصیە چونکە وشیاری بەوەی شخصیە ئەو وشیارێکی زۆر سادە و ساکارە هەر لە منداڵێکە لەدایک دەبێ منداڵێکە گەورە دەبێ ئەم منداڵە شتێک نازانێ بە ناوی گشتەوە ئەم منداڵە دایما بۆ خۆم ینی ئەوە دەزانێت کە شخصیە لەگەڵ وشیاریە لەگەڵەوەی کە ئینسان وشیاری پێیا دەکا لێرەوە ئەوەی کە گشتیە بەرەبەرە ڕۆشن دەبێتەوە شتێکی ترەیە کە گشتیە و من هەست دەکەم هەتا ئینسان ئەوەی گشتیە بەهای خۆی وەرنەگرێ لە لای ئەوەی گشتیە نەبێتە ئامانج لە لای لە ڕاستیە لە قۆناغی مناڵی دەرنەچووە لەبەرەوەی وعی بەوەی کە شخصیە وعیەکی حسیە وعیەکی هەستەکیە وعیەکە ئەو هینەکە ڕەبتی بەجەستەوە هەیە هەر وعی نییە لە ئەساسەوە هەر ئەمە وعی نییە وەفعلەن ئێمەش لا وعیانە واین یعنی ئێمە بە هوشیاریەوە وانین بەبێ هوشیاری واین بە عادەت واین بۆیە تەبان بەوەش ئەوە دروست نابێت بڵێ با من ئەوەی شخصیە گشتی کەمەوە بۆەوەی هوشیار ببمەوە بەعکسەوە دەبێت تۆ هوشیار ببیتەوە تا ئەوە ئاسایی بێ لەلات و بە شەوقێکیشەوە ئەوەی شخصیە گشتی کەیتەوە
یعنی ئەگەر ئاوا بێت بڵێ با من ئەمەی شخصیە گشتی کەمەوە جارێک دەیکەیت جارێک ئەمە کردوتەوە و نابێتە ساتیژ لەلات لەبەرەوە دەبێت وەعیەکە پێشکەوێ بەسەر کردارەکە وەکاتی ئەم وەعیە دروست دەبێت فعلەن ئیتر تۆ هەست بە مرۆڤبوونی خۆت دەکەی لەو هوشیاریە هەستەکیە حسیەی کە هەیە کەوتمان لە مناڵێکی شاهەیە مرۆڤ هەست بە مرۆڤبوونی خۆی ناکە ئێمە لەو قۆناغا حیوان چونکە گرنگی بەوە دەدەین کە حیوانات گرنگی پێدەدا بۆ ئەوەی لەم قۆناغە بەرز بینەوە دەبێت فعلەن ئەوەی گشتیە بایەخ بەیاکە لەلامانوە لی تێبگەین ئەوەی گشتیە یانی چی ئەوەی گشتیە زەمینەیەک دروست دەکات بۆ ئێمە بۆ جۆرێک لە خۆشی لە ژیان کە لەوەی تایبەتە نییە چۆن پەیوەندی هاوڕێیەتی زەمینەیەک خۆش دەکات بۆ ژیان کە هەرگیز لە پەیوەندی خێزانیە وجودی نییە ئەوەی لە هاوڕێیەتیە دەبەخشێ و دەدرێ و پێدەگا و ئەوە لە پەیوەندی عایلەیە نە پێدەگا و نە گەشە دەکا و نە هیچ و ئەمەی کە لێرە من هینم کردووە لێرە بەڕاستی ئەوەیە لەوێەوەی ئەو لەو دافعەوەیە ینی لە هیچی ترەوە نییە جگە لەوەی کە ینی کە ئینسان وعی بەوە پێیا دەکایتر ناتوانێ وانە بێت ئایاسا من زۆر جار بیر لە خۆم دەکەمەوە دەڵم باشە من گێلم ئاوا بیر لە خۆم ناکەمەوە بیر لە تەنانە بیر لەوە ناکەمەوە ڕێ سبەینێ نانێگەیە بیخۆمیانە من گێلم ئەم پرسیارەکە لە خۆمی دەگەم ئێ باش هەموو خەڵک خەریکی خۆیەتی من گێلم ئاوا دەکەم ئەی باشە سبەینە من چی بکەم سبەینە چی بخۆم لەکوێ دانیشم ئەی باشەوە نەخۆشکەوتم چی دەبێت بەس کاتی ئینسان هەم وشیاری پێیا کرد بەوەی کە گشتیە لە ڕاستیە ئەمانە معنایان نامێنێت وکە ئێمە دایمە هەست دەکەین دەمرین هەست دەکەین دایمە بیر دەکەینەوە لە مستەقبل ئەرێ سبەینێ نامرین ئەرێ سبەینێ نازانم محتاج نابین سبەینێ فڵان ئەم سبەینەیە وای لێ کردوین فعلەن تووشی شەلەلی کردوین ینی ئەو شوێنەمانی تووشی شەلەل کردووە کە ئەوەی شخصیە و تۆ دەتوانی گشتی بکەیتەوە بیکەیتەوە و بۆ ئەوەی ئینسان ئەخلاقی بێ تەنها لەناو مەجالە گشتیا دەتوانێت ئەخلاقی بێ لەناو مەجالی شخصیە شتێک نییە بەناوی ئەخلاق ئەمانە هەمووی ڕەبتی بە وشیاریەوە هەیە کە فعلەن کە پەیا بۆ وشیاریە ئەم وشیاریەیە کە هیچ هێزێ ناتوانێت بەرەنگاری بێتەوە یعنی ئەگەر کوردەم وشیاریەی هەبێ ئەو گەلە کۆمەی لێ ناکرێت ئەو گەلە کۆمەیەشی لێ بکرێت شکست دێنێ لە ڕاستیە باسی من یەک بوون و ناکەم یەک بین و ئەگەر یەک بین و ئاوا دەبێ و یەک بوونی چی و شتی چی ئەم وشیاریە ضرورە و یەک بوونی ڕاستەقینە ئەم وشیاریەیە پێگەیشتنی ئەم وشیاریەیە لە ناو ئینسانی کوردە